گەورە و میرەبان بەڕێزان ئەمڕۆکە لە هەوڵەکانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ درێژەپێدانی خزمەتکردنی هاوڵاتیان بە شێوەیەکی ئاسان و بەکار ئاسانی بۆ هاوڵاتیان لە دام و دەستگایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە بە یاوەری لیوە دیدار بەڕێوەبەری گشتی هەرێمی ڕەگەزدامەی هەرێمی کوردستان ئەمڕۆکە سیستەمی دیجیتەڵمان لە بەڕێوەبەرایەتی پەساپۆرتی سۆران کردەوە بە هەبوونی ئەو خزمەت گوزاریەش بۆ ئەم دەڤەرە کار ئاسانیەکی تەواو بۆ هاوڵاتیانی ئەم ناوچەیە دەکاتن و لە ڕێگای ئەو سیستەمەوە لێرە بەدواوە هاوڵاتیان دەتوانن لە ماوەی 24 کاتژمێر ببن بە خاوەنی پەساپۆرتی خۆیان. دیارە ئەو سیستەمێکی زۆر پراکتیک و عملیە هاوڵاتیان دەتوانن لە ڕێگای ئەپلیکیشنەکەەوە مەوعید بۆ خۆیان دابنێن لە بەڕێوەبەرایەتی پەساپۆرتی سۆران و لەوێەوە هەم ڕۆژەکە دیاری بکەن و هەم کاتژمێرەکەشی دیاری بکەن ئەو دۆکمنتیانێک کە پێویستە داخلی ئەم ئەپلیکیشنە دەکەن لە کاتی سەردانیکردنیان بۆ بەڕێوەبەرایەتی پەساپۆرتی سۆران کە کۆدێکیان هەیە ئەو کۆدە بەکاردێنن بۆ ئەوەی بتوانن مامەڵەکان دەست پێ بکەن مامەڵەتەکانیان هەموو لە شێوەیەکی سیستەماتیک و دیجیتال دەبێتن و لە ماوەی 25 بۆ نیو کاتژمێر دەتوانن هەموو مامەڵەکانیان تەواو بکەن و پەساپۆرتەکانیشیان وەربگرنەوە. دیارە ئێمە ئامانجی ئێمە لە ئیدارەی سەربەخۆی سۆران هەر لە سەرەتاوە ئەوە بووە کە هاوڵاتیان بتوانن ئیش و کارەکانی خۆیان لێرانە ڕایی بکەن و پێویست نەکاتن سەردانی دەرەوەی دەڤەری سەردانی دەرەوەی ئیدارەی سەربەخۆی سۆران بکەن. هەر لەو چوارچێوەشەوە بە هەوڵەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و کابینە نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی ناوەخۆ کە هەموو ئەو خزمەت گوزاری و هەموو ئەو ئاسانکاریانی کە لە شارەکانی دیکەی عراق و هەرێمی کوردستانی شەیە بە خۆشحاڵیەوە بۆ ئیدارەی سەربەخۆی سۆران ژرابین کراوە. من لێرەوە هەم پیرۆزبایی لە هاوڵاتیانی ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەم و بە ناوی هاوڵاتیانی داڤەری سۆرانیشەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین کە بە هەموو هەر کاتێک ئێمە داواکاریەکانمان پێشکەش کردبیتن بۆ ئەوەی لێرانە بە باشترین شێوە خزمەتی ئەو هاوڵاتیانە بکرێتن بە پیر داواکانی ئێمەوە هاتوون و هەموو ئەو کار ئاسانیانێک کە لە شارەکانی دیکەی هەیە لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیشەوە هەیە. من لێرەوە دەستخۆشی لە ستافی بەڕێوەبەرایەتی پاساپۆرتی سۆران دەکەم کە هەم لە پێشتریش کە بە سیستەمێک بووە و هەم لەو سیستەمە نوێش ئەوانە زۆر بەڕێکوپێکی کارەکانیان کردووە و سوپاسی بەڕێوەبەرایەتی گشتی ڕەگەزنامەی هەرێمی کوردستانیش دەکەم کە ئێمە دوای پارێزگایەکان ئیدارەی سەربەخۆی سۆران یەکەم وێستگە بووە کە ئەوان ئەم سیستەمیان بۆ دابین کردووە و ئێمەش وەکو ئیدارە هەموو هاوکاری و هەماهەنگێک دەبین لەگەڵ ستاف و کارمەندانی بەڕێوەبەرایەتی پاساپۆرتی سۆران بۆ ئەوی بتوانین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیانی بکەین لە هەموو سێکتەرەکانەوە. جارێکی کە ئەو دەستکەوتە لە هاوڵاتیانی خۆمان و هاوشاریانی خۆمان لە ئیدارەی سەربەخۆی سۆران پیرۆز بێتن و بە هیوای ئەوەینکە لە هەموو فەرمانگەکان بابەتی دیجیتەلایز پەیڕەو بکرێتن بۆ ئەوەی بتوانین بە باشترین شێوە خزمەتی هاوڵاتیان بکەین و جارێککە سوپاسی بەڕێز لیوا دیدار دەکەین کە ئەمڕۆ لەگەڵمان ئامادە بوو لە ئیدارەی سۆران و بە سوپاسی هەموو ئەو بەڕێزانەش دەکەین کە لە تیمەکانی دیکەی بۆ ئەم سیستەمە کە لەگەڵمان ئامادە بوون بۆ کردنەوەی ئەم سیستەمە جارێککە پیرۆزە لە هەموو لایەک. زۆر سوپاستان دەکەم.